سڵاوتان لێ بێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لا گەرما و گەرم لە خزمەتتان نابم ومێ دەکەم هەمومان پابەندی مەرج و ڕێنمایە تەندروستیەکان بین و کەمترین کۆبوونەوە و گرتبوونەوە و قەرەباڵغی هەم دروست بکەین هەم بۆی بچین ومێ دەکەم هەمووتان تەندروست باش بن دوور بن لە پەتاو بەڵای کۆرۆنا و ومێ دەکەم کە خوای گەورە بە زوویی و بە سووکی و ئاسانی ئەم پەتایە و ئەم ڤایرۆسە لە کۆڵی هەموو جیهان بەگشتی و هەرێمە کەشمان بە تایبەتی بکاتەوە. بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوەری یەکەممان تایبەتە بە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا. هەمووتان دەزانن لە دوایی جەژنی پیرۆزی مانگی ڕەمەزانەوە کوژمەیەک پارە کە 400 ملیار بوو ئەوەی کە هەمووتانە نووسن کوا 400 ملیارەکە گەیشتە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان ڕوونکردنەوەکان هەند چۆن دابشکرا و چۆن کاری لەسەرکرا بابەتەکەی من ئەوە نییە بابەتەکەی من ئەوەیە لەگەڵ ئەو 400 ملیارەدا نووسراوێکی فەرمی هاتە هەرێمی کوردستان کە لەلایەن وەزارەتی دارایی عێراقیەوە هات باز لەوە دەکات مانگێک ماوەمان لەبەردەستدایە بۆی بتوانین لە یەکتری تێبگەین و ڕێبکەوین ئەگەرنا ئەمە دوایین گوژمە پارە دەبێت کە لە بەغداوە دێت. لە دوای ئەو شتەش لە دوای ئەو قسەیەش لە دوای ئەو نووسراوەش چەندین جار لە چەندین بۆنی جیاوازدا هەم وەزیری دارایی هەم سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی ئەو قسەی تەئکید لێ کردوتەوە کە ئەگەر ڕێکەوتنێکی نوێ لە نێوان هەولێر و بەغدانێتە ئاراوە هیچ بڕەپارێک و گوژمەیەکی تری پارە بە هیچ ناونیشانێک بە تایبەتی بە ناونیشانی موچە نانێردرێ بۆ هەرێمی کوردستان ڕەنگە وەکو هاوکاری وەکو بابەتی تر بنێردرێ بەڵام بە ناونیشانی موچە نانێردرێت. ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان و بەغداش بۆ خۆی پەرلەمانتارەکانی کوردیش لە بەغدا کە چەندین جار لە گەرما و گەرم دیدارمان لەگەڵ کردوون هەڵەن چاوەڕین وەفدی هەرێمی کوردستان بێتەوە بۆ بەغدا بەڵام تاوەکو ئێستا ئاسۆی ئەو سەردانە نییە. دەمانێت بپرسین بۆچی یعنی بۆچی تا تاوەکو ئێستا بڕیار نییە یاخود بڕیار نەدراوە یاخود وەفدێکی نوێ نییە کە سەردانی بەغدا بکە. دەپرسین باشتر وایە ئەم وەفدە ئەم جارە چۆن بچێتە بەغدا داوای چی بکە و لەسەر چی ڕێبکەوێ ئایا ئەو بیانوانی کە ئێستا هەن بۆ نەچوون بۆ بەغدا بیانون یان ڕاستی واقعن و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندایە وەی کە بەغداد داوای دەکات لە هەرێمی کوردستان واقعیە و جێبەجێ دەبێ یان ئەوانە داوای گەورە و داخوازی گەورن بۆی هەرێمی کوردستانیش جێبەجێ نەکاو ئەم ڕێکەوتنە نەیەتە ئاراوە خۆ ئەمش ڕەنگە ممکن بێ. لە تەوری یەکەمدا ئەم باسانە دەکەین لە تەوری دومیشدا قەزای کۆیە ڤایرۆسی کۆرۆنا وەکو دەزان لە هەموو شوێنەکان بڵاو لە قەزای کۆیەشەیە قسە لەگەڵ تەندروستی کۆیە دەکەین بزانین دۆخەکە لە چه ئاستێکدایە ئامارەکان چیمان پێڵێن پێداویستە تەندروستیەکان چۆنن لەوێ پابەندی خەڵک چییە پلانی کەرتی تەندروستی و ئەو لیژنانی کە دانراون بۆ ڕووبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چۆنە و چی دەبێت. لە تەوری یەکەمدا میوانداری بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسیمان کردووە کە بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک حەسەن بەخێربی سپاس بۆ ئامادەبوونە. کاک حەسەن پرسیارە جددیەکە ئەوەیە بۆچی ئەم وەفدە وا مانگەکە ئەوەندەی نەماوە ئەوەن غەڵەت نەبم حەوت هەشت ڕۆژێکی ماوە ناچنەوە بۆ بەغدا ینی موشکیلە چییە؟ بەڵێ ئەوەی کە بزانین من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە دەمەوێ سەرنجی جەناب و بینەران بۆ ڕاستیەک ڕابکێشین ئەوش ئەوەیە گرفتی سەرەکی لەوەدایە ئەمەی کە پێی دەوترێ حکوومەتی هەرێمی کوردستان لە 15 ساڵی ڕابردووە درچی بەوە نەکردووە یان وا مامەڵی نەکردووە کە ئەو هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتێکی فدراڵە نەک دەوڵەتێکی سربەخۆ بەڵام ئەوەی کە لە 15 ساڵی ڕابردووە ئەم حکوومەتی هەرێمە مامەڵی کردووە مامەڵی دەوڵەتێکی سربەخۆی کردووە نەکەرێمیشی فیدراڵ لێرەوە هەڵەکان دەست پێی کردووە بە تایبەتی دەستبردن بۆ کۆمەڵێ پرسی چارە نووساز کە عێراقیەکان دەگرێتەوە بە تایبەتی بابەتی ڕفراندۆم و بابەتی سربەخۆیی و بابەتی ئابووری سربەخۆ و بابەتی تحەداکردنی مرکز و پەیڕەوکردنی هەندێک سیاسەتی هەڵا کە سەرئەنجام خەڵکی کوردستان و ئەو قوارە سیاسی کە هەمانە باجەکەی داوە دەبێت ئێمە تێبگەین لەوەی کە ئێمە هەرێمێکین بە پێی سیاقاتی دەستوری و بە پێی یاسا و بە پێی ئەوەی کە مەعمولە و کارپێکراوە لە 5 ساڵی ڕابردووە دەبێت بەو پێ ئێمە هەنگاو بنین و بڕیار بدەین نەکسەر بە خۆیانە مامەڵەکەین کە ئەمەی کە ئێستا ڕووەدا بابەتی 400 ملیارەکە بابەتی ڕاگررتنی مستحقاتی هەرێمی کوردستان ئەمە تەحسیل حاصلی سیاسەتێکە کە بەڕاستی دەبێت ڕاشکاوە نەبین لەگەڵ خەڵکی خۆمانە ئەم حکوومەتی ئێمە نەیتوانیوە مۆفەق بێ لەو مامەڵەکردنە لەگەڵ ناوەندا ئەمە لای دێمەوە سەر ئەو پرسیارە ئێمە خۆشبەختانە لە سەروبەندی دروستبوونی کابینەکەی بەڕێز کازمیە وەفدێکی هەرێمی کوردستان
بە سەرۆکایەتی کاقوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێوە بوون بەڕاستی زنجیرەیە گفتوگۆ لە ئاستی دام و دەستگا حکومیەکان و لەگەڵ ئاستی هێزە سیاسەکان و لەگەڵ قوتبە سەرچیەکانی ناو پەرلەمان ئەنجام درا کە بە بۆچوونی ئێمە بە سەنگاندنی ئێمە بە پێی زانیاریەکان زەمینەیەکی ڕەخسان بۆ ئەوەی ببێتە بنەما لەسەر ئەو بنەمایە جارێکی تر گەڕێکی تری گفتوگۆ دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی بگەینە سەردا و بگەینە ئەنجامێکە کە ئەم گرێچوێرانە بکرێتەوە لە ڕاستیە ئێستا حقیقەتێکەیە هەم بەغدا بە گومانە لە هەرێمی کوردستان هەم هەرێمی کوردستانیش بە گومانە یعنی پێویست لەسەر حەقین هەر یەکێک بە مەسافەیە لەسەر حەقا بەڵام مەسەن بۆ نمونە گلەی ئێمە لە بەغدا چییە گلەی ئێمە لە بەغدا ئەوەیە مادەی 140 مادەیەکی دستوریە جێبەجێ نەکردووە 15 ساڵ ئەستحقاق و مافەکانی شایستەدارایەکانی هێزی پێشمەرگەی نەداوە لە کۆمەڵێ مەلەفی ترا گلێ بەڵام لە بەرامبەرە ئێمە ڕۆشتوینە هەموو سەحرەکەمان بەتاڵ کردوێتەوە وتومانە باسی شی دەکەن لە مادەی 140 و ئستحقاقی پێشمەرگە ئێمە دەوڵەتی سەربەخۆمانەوێ ئەمە گومانێکی دروست کردەوە حاڵەتێکی دروست کردووە کە من لە چەند شوێنێکی تریش باسی ئەوم کردووە پێویستە ئێمە لەسەر ئاستی هێزە سیاسەکان لەسەر ئاستی پەرلەمانی کوردستان حکوومەت کەسایەتی ئاینەکان کەسایەتە ڕۆشنبیرەکان لەسەر ئاستی زانکۆکان ئەم پێویستمان بە جارێکی تری داڕشتنەوە و دروستکردنی پەیوەندیەکانمانە لەگەڵ هێزە سیاسی عێراقیەکان و لەگەڵ شەقامی عەرەبی بە سوننە و شیعەوە چونکە بەڕاستی ئێستا ئەوان دەستیان لە ئێمە شۆردووە کە ئێمە پێیانمان وت ئەڕۆین ئێمە کاتی لەگەڵ نابینەوە بە کوڕەکەی جای نابینەوە بۆ ئێستاکە دەستمان لە منی هەمانەکەەوە دەرچووە پەرڕۆکردنی ئەو سیاسەتی کە ئەمەی کە ئێستا ئەیبینی تەحسیل حاصلی سیاسەتێکە کە سەرکەوتوو نەبووە ئەوجا ئێستا درک بە ماکەین بەم حقیقەتاکەین دەبێت جارێ مراجعەی ماڵی کوردی بکرێ و حکومەتە بکرێ ئەو حکومەتە دەبێت لەسەر ئەو نەزمە لێگەڕێ باس لە نادنە دەروەی نەوت و باس لە ئابووری سربەخۆ و گەرمکردنەوەی ئاوازی ڕیفراندۆم و سربەخۆ ئەوانە باشەوە مافێکە خۆزگایە بگەیشتمانە ئەو ئاواتەی کە دەوڵەتی سەرمان ئەو ئامانجێکی باڵایە بەڵام لە ئێستادا ئەمە دەرفەتی نییە و لە ئێستادا ئەمە ناچێتە سەر ناتوانین سەرکەوتوو بی باشە دەبری ئەوە ئێمە هاتووینە ئەم خەڵکی خۆمانە کە سەدان ساڵە لەسەر دەستی ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق باجێکی قورسی داوە ئێستەی شاتووینە ئەم لەتە برسیە بێ موچەیە بێ پێداویستیە بێ خزمەت گوزاریە خۆ دەبێ بە دوای ئەلتەرناتیڤێکا بگەڕین خۆ دەبێ بە دوای بەدیلێکا بگەڕین تەنها تاکە ڕێگای هەرێمی کوردستانیش دەبێ بیزانێ بەغدایە باشە بەغدا بەم تەشەنوجە ناتوانین لەگەڵیانە مامەڵە بکەیت ئەم تەشەنوجەی کە بەشی زۆری هەرێم و لە ناو هەرێمە هێزگەلێکی دیاری کراو دروستی کردووە ئەبێ جارێکی تر پیاچوونەوەیە بەم نەهجە بەم ڕێباز هەڵەیە لە سیاسەتکردن لە حکومڕانی لە فەرمانڕەوایەتی بکەین بچین ئاشتەوایکەین ئەوجا یعنی وەکو باسم کرد یەکێ لەو خاڵانەی کە ئەوەیە نەبوونی متمانەیە باش ئێستاکە زەمینەیەکەیە کاکارامجان زەمینەکە ئەوەیە کارکتەرێکی تراتێتە پێشەوە پێی دەڵێن بەڕێز کازمی پیاوێکی نیشتمانیە پیاوێکە لەژێر هەژمونی زۆر هەژمونی تایفە و نەتەوە ئەوانانیە پیاوێکە لە ڕووسیاسیەوە بێلایەنە پیاوێکە دەیەوێتی عێراق لە قۆناغی بگوازێتەوە بۆ قۆناغێکی تر لە بین دوو کەوانە ئەگەر سەرکەوتوو بێت ئەمە لایەک تر لاوازبوونی هەندێک هێزگەلی عێراقی و بە تایبەتی شیعە نێوماڵیان بەڵێ آخر بەسم ئەوەیە این بەپلەی یەکەم و ئەو هاوکێشە ئەقلیمی نێودەوڵەتی کە بە دەوری عێراقا دەخولێتەوە یعنی لە هەموو ئەمانە دەبێت ئەمانە بکەینەوە کارتی بەهێز جاریی تر تەنزیم و پەیوەندیەکانی خۆمان دروست بکەینەوە ڕێککەینەوە ئەوەیە کاتەکە نەماوە کاک حەسەن یعنی هەفتەیە کات ماوە تۆ لە هەفتەیەکە نە ئەتوانی دەمەزەردی عیلاقات بکەیتەوە نە فشار بکەی نە کارت بەکار بهێنی یعنی دەبێت ئێستا ئێمە سەرکردایەتی سیاسی کورد حکوومەت هێرێمی کوردستان ئێستا دەبێت چی بکات چه هەنگاوێک بنێ بۆ ئەوەی ئەم پەیوەندیە باش بکاتەوە بە خێرایی و بۆ ئەوەی ئەو مستحقاتی کە لە بەغدایە بهێنرێت چونکە وەکو دەزانین ئێستا من سەیری نرخی نەوتم کرد 38 دلارە یعنی ئەگەر ڕۆژی ملیۆنێکیش بنێرین اینجا ئەگەر بتوانین بەشی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە بۆ جۆرە عەقدەی کە هەمانە لەگەڵ ئەو کۆمپانیا نەوتیانە وەکو تۆ تەنها ڕێگا چونەوەی بۆ بەغدا و ڕێکەوتنە لەگەڵ بەغدا یعنی خۆزگە چارەیەکی تر هەبووە و دەوڵەتێکی سەربەخۆ بووینایە و پێویستمان بە کەس نەبووە ئێستا بۆ ناکرێ ئەم ئیشە ینی ئەم هەفتەیە بۆ ناخۆزینەوە بۆی ئەم دەرفەتە لە دەست نەدەین ئەم پیاوە تازەیە هاتۆ دەڵێ ئەوە مانگەکەمان هەفتەیەکی ماوە باشە ئەمە پرسیارێکی جددیە بەڕاستی چونکە لەبەرەوەی ئەگەر یاسای بودجە یاسای میزانی عێراق 2020
کە دەبایە لە ساڵی ڕابردووە دەنجی لەسەر بدرابایە دەبێت تا کۆتایی مانگە بچێتە پەرلەمانی عێراق و ئەگەر بچێت و گفتوگۆکانی هەرێم و حکوومەتی عێراقی یەکلا نەبێتەوە ئێمەش پشکمان نەبێت لەو پرۆژە میزانی کە دانراوە و دەنجی لەسەر نەدرێ کەواتە دەبێت ئێمە چاوەڕوانی ساڵ و سێقە بین بە درێژایی ئەم 6 مانگەیش کە لەبەر دەستمانەوە ئێستا ئێمە ڕاستە تەشەنوجەیە ڕاستە پەیوەندیەکان جۆرێک لە تێکچوونی بەرام پەیوەندی ماوە تۆ لەوێ نوێنەرت هەیە لەوێ وەزیرت هەیە دوێنە وەزیری خارجی سەرۆکۆمارمان هەیە سەرۆکی پەرلەمان هەیە نوێنەری لایەنەکان هەیە فەرمو ئەگەر حکوومەتی هەرێم بڕیاری داوە ئامادەیە بۆ یەکلاکردنەوەی ئەو دۆسەیە و ئەو دۆسیانەی کە هەیە و ئەو گفتوگۆیە باشە با ئەعلانی کە با لە پرێسکۆنفرانسێکە ئەعلانی بکاو لە کاکە ئێمە ئامادەین و پەیامێکش بنێرێ بۆ بەڕێز کازمی بڵێ ئێمە ئامادەین و بە هەموو ئەو مەرجانەوە کە دێن گفتوگۆی لەسەرەکەین لە زووترین کاتە بۆی استحقاقاتی هەرێمی کوردستانیش لە نێو پرۆژە یاساکە بێ بەڵام ئێستاکە هاوڵاتیانی ئێمە تەنانەت چاودێرانی سیاسی بە گومانن ینی ئەمە دوای ئەو نیەتە نییە ئەو نیەتە من سەرتا باسی ئەوم کرد ینی گومان هەیە کە کاتێک گومانە بوو یان کە کاتێک چاوەڕانی ئەوە بنووسە وڵایەگە نرخی نەوت بەرز بووەوە باکمان لە گفتوگۆ نەمێنێ لەگەڵ عێراقانە هەڵەیەکی کوشندەیە جارێکی تر دووباری دەکەینەوە و ئەگەر پێمان وا بێت ئێمە دوای ئەوە ئەگەرێک بێ ینی سەیری نرخی نەوت بکرێ بۆی ئەگەر بەرز بۆ بڵێن ئیشمان بەوەغانیە کاکە ئارام ئەزمموی ئەم دەسڵاتی ئێمە هەنێک ئەومان پێمە ئاماژەی ئەومان پێەیە دواتر تو کێشەتێ تۆ کات بەدەستەوە نەماوە یانی تۆ ئێستاکە ئەم هەرێمە کات لە بەردەستی نەماوە بەکاری بێنێ لە بەرامبەر بەغا ئەوە بەغایە ئێستاکە لە شوێنی هێزەوە قسە لەگەڵاکە مامەڵاکە دەتۆ بڕۆ ئەو هەندێک خاڵی لاواز کە سەرتا ئاماژەم پێ کرد دەبچوانە بقۆزەوە بۆی گفتوگۆکە بکە ئەگەر بەغدایە دەرگای لێمان داخستووە بۆ ئەم گفتوگۆیە بۆ ئەم گەڕا فەرمون دەرچن لە کەناڵەکانەوە بە خەڵکی خۆتان بە دنیا ڕابگەێن بڵێەوە بەغا ئێمەی قبوڵ نیە ئامادەنیە ها خەڵکینە ئێمە لەسەر حەقین ئەوە تا داواکەین ئامادەنی گفتوگۆمان لەگەڵکە ئەگەر واش نییە ئێمە سەبەبین بەرپرسیارەتی یەکەم لە ئەستۆی حکوومەتی هەرێمەوە جومگە ئەساسیەکانی حکوومەت و لەسەر ئەو هێزگەلانەتانی کە هۆکاری سەرچین لە بوونی بربەست دروستکردنی بربەست لە بینی ئەو پەیوەندیانی کە پێویستن لەگەڵ بەغا هەمان بێت دواترش کارم ینی دەبێت لەوە گەڕین بۆ عیبێکی زۆر گەورە ینی کێشەی ئەم نەتەوەیە سەدان ساڵە قوربانیە داوتێ ئەکۆشێ موچەیە بزان ئەو تەحسیل حاصلی کە ڕووی داوە لە بەرەنجامی سیاسەتیی ناسەرکەوتووە بزان ئێمەی گەیاندۆتە چی ئاستێ گەیاندمانێت چی قۆناغێک لە زەلیلی کە ئێمە تەنها چاوەڕێ بین بزان ساڵ و سێقا و موچەکەمان پێێنن کاکە کێشەی ئێمە کێشەی خاکمانەیە ئێمە کێشەی دەستوریمانەیە ئێمە کێشەی یاسامانەیە ئێمە کێشەی شار و شارۆچکەیەکی زۆرمان هەیە ئێمە ئێستا کێشەی تعریب لەسەرمانە مشکلەکەی خەڵکەڵە من برسیم جارێ با تێر بم پارەکەم وەرگرم دوای ئەوە دەوڵەتی شمەوێت و خاکی شمەوێت بێگومان ئەبێ واژ بکرێ واژ بکرێ بێگومان خەڵک 100% حەقی خۆیەتی نەدەبوو ئەم هەرێمە دوای 30 ساڵ بگاتە ئاستێکە نەتوانێت موچەی هاوڵاتیانی خۆی دابینکە نەتوانێت بچووکترین خزمەت گوزاری بگەینێتە بە خەڵکی خۆی یعنی ئەمە چییە ئەم سڕە چیە ئەمە یعنی ئێمە تاکەی کووردا بنشێ هەموو کەم و کوڕەکان بخاتە ئەستۆی دوژمن و نەیارەکانی ئەی خۆمان چەندمان لەسرە کە ئەمە وێنەیەکە نمونەیەکی ڕوونە کام حکوومەتە نەیتوانیوە نەک بواری کەرتی خزمەت گوزاری و پیشەسازی و کشت و کاڵ و بوارەکانی تر پێشخا هێنا گەیاندوێتێ خاڵێک کە موچەی فەرمانبەرەکانی خۆی پێنەدرێ بەڕاستیەوە ماڵوێرانیە باشە قسەیەک هەیە لە دوای سەردانەکانی وەفدی حکوومەتی هەرێمەوە بۆ بەغدا بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی جێگەی سەرۆکی حکوومەت ئەگەرچی ئەو وەکو دەوترێ ڕێگاکەی خۆش کرد دەرگاکانی کردەوە و گفتوگۆکان تا ئاستێکی باش ڕۆیشتن تەنانەت یعنی ئەوە لە میدیاژدا بڵاو بۆ هەمومان زانیمان کە بەغدا چی دەوێ و هەرێمی کوردستان چی داوا کردووە ئەمانە هەمووی ڕوون بوو لای خەڵک لە دوای ئەوە زانیاریەکان ونن وەکوی کە ئێستا من و تۆ قسەی لەسەرەکەین تەنانەت گەڕانەوەی وەفدەکەش بۆ بەغدا ونە بەڵام لە بەغداش لە میدیای عێراقیشدا داوایەک دروست بووە و لە هەرێمی کوردستانیش داوایەک دروست بۆ ئیش ئەوەیە ئەم جارەکە وەفد دەچێ پێویستە سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی تێدا بێ بۆ یەک جار لەوێ بڕیار بدرێ و یەک جار ڕێکەوتنەکە ئەگەر بکرێ لەوێ کۆتایی پێبێ ئەمە داوایەکی دروستە یان پێ دوایە ئەمە فعلەن پێویستە وابێ وەفدەکە شکڵەکەی بگۆڕێ و داواکاریەکانی بگۆڕێ ئەگەر باز لە داواکاریەکانیش بکەی خۆی لە ڕاستیە ئەگەر
جەنابی کاقوبات بێ هەر وەفدێکی تر بێ لە خوارەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر بە سەلاحیەتی کاملەوە نەڕات حەق نییە بڕە ئەگەر دەسڵاتی تەواوی پێ نەدرێ بۆچی بچێت ئەمە یەک دوو ئەر ئێمە لەم قەزەیە گەورەترمانەیە کە قەزەی خاک و موچە و بودجە و میزانێ و قوت و بژێوی خەڵکە نەک بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران با سەرۆکی پەرلەمانیش بڕە با سەرکردە سیاسیەکانیش بڕۆن با هەموو حکومەتیش بڕە ئێمە خۆ بە عیب نییە خۆ مەشورەی نییە ئەمە چوونە بۆ بەرگریکردن لە ماف و قوتی خەڵک و ئەگەر ئەو هەواڵەی کە تۆ باسیەکەی ئەگەر ڕاست بێت ئەوە بەڵگەیە بۆ ئەوەی کە ئەم حکومەتی عێراقی متمانەی نەماوە بە مەرجە بە هەمووی بە بەشە کاریگەری ناو ئەم حکومەتە متمانەی نەماوە دەوێتی هەمووی بێتە چارچەوەی ئەو گفتوگۆیەوە بۆ ئەوەی سقە و متمانەیە دروست بێ و ئەوە من جارێک تریشەوە دووبارەکەمەوە ئەگەرە هەڵەکە کەم و کوڕێکە خەمسەردەکە حکوومەتی عێراقا فەرموو با جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان بە ڕێز جێگرەکەیان هەر وتەبێژی حکوومەتی هەرێم بەڵێ کاکە ئەوە ئێمە هەفتەیەک دە ڕۆژە بە مستەلزەماتی کاملی گفتوگۆکەوە ئامادەین بەڵام حکوومەتی عێراقی دەرگامان لێ ناکاتەوە تاکو ئەم ملەتە بەدبەختە بزانێت کە چی دەگوزارێ تاکو بزانێت چی ینی یەکێ لەو کێشانەی کاگارم کە خەڵکی ئێمە ڕۆژانە خەڵکە بینین و خۆشمان بەشێکی لەو ملەتەی خۆمانە ئەوەیە متمانەی نەماوە بە حکوومەتەکەی یعنی پێی وایە هەموو شتێکی لێ دەشارێتەوە یعنی ئەوەی کە پێی دەڵێن شەفافێت هیچ ڕوونیەک نییە نە لە بودجە نە لە میزانێ نە لە سیاسەتکردن لە بەڕێوەبردن نە لە ژمارەکان نە لە ئامارەکان نە لە داهاتی هەرێمی کوردستان بۆیە حاڵەتێک دروست بووە حاڵەتێکی سایکۆلۆژی دروست بووە هەمووی بە گومانەوە لەگەڵ یەک مامەڵاکە چی حکوومەتەکان چی خەڵک چی دام و دەستگاکان ئێستا ڕەنگە وەزیر هەیە لەو کابینەیان نەیزانێت چی دەگوزارێن لەناو حکوومەتەکە ئێمە کێشەیەکی زۆر گەورەیە ئەیتە هاوڵاتی بەدبەخت چۆن ئاگای لە ماجەرای ڕووداوەکان هەیە لەسەر ئامارەکان زانیاری هەیە لێ بەڕاستی ئەم شتانە هەمووی شاراوەیە کە مەسەلەی گفتوگۆکان ماجەرای گفتوگۆکان ئێستا بۆتە شاراوە ئێستاوە تا ئێمەمانە نازانین چێ بەرپرسە لەوەی کە ئەم کۆبوونەوانە دوا ئەخرێت باشە کە کاتیش لە قازانجی هەرێمی کوردستان نییە و ئەوەشی زەرمەندە هەرێمی کوردستانە جاگەر ئامادەیە بۆم پرۆساقە لە ئێستا زووتر نییە ئەلانی کا بڵێەوە ئێمە ئامادەین و پەیامێکی بنێرێ بۆ بەڕێز کازمی بڵێ کاکە ئێمە ئامادەین جاهزین بۆی گفتوگۆکانمان بکەین بۆی خەڵکی عێراق و بۆی دۆستەکانیشمان لە دەرەوە و بۆ ئەوی خۆشمان بزانین بەڵێ ئەوە حکوومەتی عێراق بڕیاری داوە هەموو شتێک لەم هەرێمە بڕێ بەڵام من پێم وانییە وایە باش لە دوای ڕاپەڕینی ساڵ 1990 لە هەرێمی کوردستان کورد بە هەموو قۆناغەکان بە جۆرێک لە جۆرەکان بە هاوپەیمان و دۆستی ئەمریکی لە سنوورە هەمیشە ناوزەند کراوە لە دوای پرۆسی ئازادی تەنانەت بۆ کاتی پرۆسە و دوای پرۆسی ئازادیش هەر هەمان ناوزەندکردن و هەمان ناونان هەیە بۆ کورد ئێستا گفتوگۆی نێوان ئەمریکا و عێراق بەڕێوە دەچێت گەڕ یەکەمی گفتوگۆکان بەڕێوە چوونە چەند خاڵێک بڵاو کراوەتەوە تا چەند کورد پێویستە سوود لەمە ببینێ ینی لە ڕێی فشارکردن لەگەڵ ئەمریکیەکانەوە و لە ڕێی گفتوگۆکان لە بەغدایە هەم ئاگاداری ناوەڕۆکی گفتوگۆکان بێ هەم پشک و قسەی هەبێ هەم ئەمریکا بکات بە کارتێک لە کارتەکانی فشار بووی کە لەگەڵ بەغدا ینی ئەم نزیک بوونەوە ڕێکەوتنە خێراتر و سەریعتر بکرێ و ئەوەش ڕێکەوتنامەیەکی استراتیژی گرنگە کە ئەمریکا و عێراق بۆ دەیان ساڵی تر بەیەکەوە گرێ دەدا و کاریگەری لەسەر ناوخۆی عێراقیش دەبێت دیارە ئەوەی لە ئێستادا دەگوزارەیە لەو بابەتە هەرە گرنگە چارن و سازە مێژویانە ئەوەیە کە ئەو ڕێککەوتنەیە کە ئێستاکە گەڕی یەکەمی دەستی پێی کرد و پێم وایە لە سەرەتای مانجی تەمووزا گەڕی دووەمی ئەگەر دۆخی تەندروستێکە هی بێ ڕاستەوە خۆم و باشە لە ئەمریکا گفتوگۆکان دەست پێ تەمەن خاڵێکی هەیە زۆر جیاوازە ئەوشەوە تا لەسەر داوای ئەمریکا ئەم جارە نوێنەری هەرێمی کوردستانیش تێدا بەشدارە بەڵام ئەم بەڕێزەی کە نوێنەری هەرێمی کوردستانە نە پلەکەی وەزیرە نە کەسێکی دیاری ئەم وڵاتەیە نە کەسێکی بڕیار بەدەستی ئەم وڵاتەیە دەبووە چۆن ئەمریکا تیمێکی زۆر بەهێزی ئامادە کردووە لە وزارەتی خارجی کە کۆمەڵی کارکتەری ناو وزارەتی دەرەوەی ئەمریکان و بە تایبەتی ئەوانی پسپۆڕن لە خاوەنی قسەن لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەمان شێوە عێراقش تیمێکی ئامادە کردووە بەڵام من دوجار زۆر گرنگە کورد بتوانێت ئەم ڕێکەوتنە بقۆزێتەوە لە ڕێکەوتنەکە ناوی هەرێمی کوردستان هاتبێت وەک بەشێک لە عێراق و لە ناو ئەوەشە چەندین خاڵ و بڕگە هەبن کە باس لە کۆمەڵی ئستحقاقات و مافی کورد و شایستی دارایەکان و بابەتە سیاسیەکان و بابەتە ئەمنیەکان کا کە پەیوەستن بە هەرێمی کوردستان ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد
حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن لەم ڕێککەوتنە استراتیژیا بە کەمیش بێت ناوی کورد بچەسبێ ئەمە دەبێتە دوکۆمنتێکی مێژوویی گرنگ دەتوانین دەستی پێوە بگرین کە لەم دۆخە ناهەموارەی کە هەرێمی کوردستان لە هەموو شتێکا لە پاشە کشایە بە نەزەری من ئەگەر ئەوە بێ ئەمە دەبێتە دەستکەوتێک کە دەتوانین دەستی پێوە بگرین و بۆ دوا ڕۆژیش دەبێتە خاڵێک کەمایی بەهێزبوونی هەرێمی کوردستان و تابعێکی نێودەوڵەتی دەدا بە ئەم قوارەیە ئەم هەرێمەی کە ئێستا هەمانە ئەو جا ماوەتەوە ئایا کورد حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان ئاگداری نوێنەرەکە هەن ئایا نوێنەرەکە هەر یەک دامەزراوی هەرێمی کوردستان دیاری کردووە یان دامەزراوەکان هەمویان ئاگایان هەیە ئایا ئەم بەڕێزەی کە لەوەیە بە کامل دەسڵات و بە هەموو دەسڵاتێکەوە چۆتە و گفتوگویانەوە یان نا ئایا کۆمەڵێ پرۆژە و خاڵی ئامادە کردووە لە وێنی قاشکە یان تەنها چێ متەفەڕەج و تەماشاکەرە لە کۆبوونەوەکانە بۆیە ئومێ دەکەم من دە ڕۆژە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کەناڵەکانیشەوە باسی ئەم بابەتە زۆرەکەم ینی من پێم وایە بابەتێکی چارە نووسازە بەو ئومێدەی نوێنەرەکەی هەرێمی کوردستان و لە پشتی ئەویشەوە قیادەی سیاسی کورد و حکوومەتی هەرێم بتوانن لەم ڕێکەوتنە باس لە کورد بکاوە باس لە قواری هەرێمی کوردستان بکە ئەبێتە دەستکەوتێک و دەبێتە شتێکیش بۆ ئێستا و ئایندە توانین دەستی پێوە بکەین. من زۆر سپاس دەکەم بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی لە تەوەری یەکەم لەگەڵ مابووی سپاس بۆ بەشداریکردن و گفتوگۆکردن لە تەوەرەکەماندا بەڕێزان پشۆیکی کورد وەرەگرین و بۆ تەوەری دووەم کە تایبەتە بە دۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆیە ئەگەڕێم وڵاتە. جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان تەوەری دووەم لەگەڵ بەڕێز شیروان جەلال جێگری بەڕێوەبەری تەندروستی کۆیە کە ڕاستەخۆ لە کۆی و لەگەڵمانە بێ گفتوگۆکەین دەرهەق بە دۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆیە و ئامادەکاریەکان و شێوازی ڕوبەڕووبوونەوە و ئەو بڕیارانەی دەدرێن و ئەو پلانانی کە هەن لە کۆیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ژمارە و داتا و زانیاریەکان لە کۆیە چیمان پێ دەڵێن گفتوگۆکەین بەڕێز شیروان جەلال ئەم کاتە و باش کە ڕاستەخۆ لە کۆی و لەگەڵمانای سپاس بۆ بەشداریکردنت سەرەتا دەمەوێت بە ئامار و داتاکان یعنی دەست پێ بکەین ئێستا لە کۆیە چەند توش بوومان هەیە تاوەکو ئێستا چەند چاک بوو هەیە و ئایا خوانەخواستە مردوومان هەیە نییە دۆخی توشبووان لە چه ئاستێکدایە ئەوانی نیشانیان هەیە نیشانیان نیە ئەگەر ئەو داتایانەمان پێ بڵێ سپاس دەکەین. بەڵێ سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ پەیامنێری گەلی کوردستان کە لە سەرەتای شەڕی داعش کە ئێمە سەنگەر بە سەنگەر لەگەڵ برا پێشمەرگەکان بووین ئەوانش لەگەڵ ئێمە بوون ئێمە لەگەڵ پەیدابوونی دروستبوون و کۆڕەنا لە کوردستان و سەرهەڵدانی ئەم ڤایرۆسە هەر گەلی کوردستان ڕاستەوخۆ هاوکارمان بووە و بەرنامەکان و پلانەکانی بەڕێوەبەرایەتی گشتی گواستوەتەوە من سوپاستانەکەم بەڵێ سەبارەت بەو پرسیارەی جەنابەت کردت کە ئەو ئامارانەی لە کۆیە تا ئێستا 45 توش بوومان هەبووە لە سەرەتای کۆرۆناوە لەعنی لەمەی کە پێی دەڵێن جاری یەکەم و جاری دووەم بەڵام سوپاس بەخوایەکیان تەندروستی باش بوو ئەوە گەڕایەوە ماڵە ئێستاش 44 کەس لای ئێمەن ڕەوشی تەندروستیان جێگیرە و تیمەکانمان و پزیشکان و کارمەندان بەردەوام هەوڵی چارەسەر و پێداویستی و چیان پێویست بە ئێمە لە خزمەتیان داین
سوپاس بۆ خوا هیچ نیشانەیەکیان تا ئێستا دەرنەچووە ئەگەر خۆیان خوڕ کێشەیەکی بەسیط یاخو ژانە سەرێکەوە چارەسەریانەکەین ئەوانەی کە بە ئێمە دەوترێ ئەو شتە بەسیتانن کە عیلاجیانەکەی سوپاس بخوا هیچ جیازێکی هەناسەی دەستکردیان پێویست نەبووە و هیچ ئۆکسجینێکیان پێویست نەبووە کە ئێمە بتوانین لەسەر ئۆکسجین و جیازی پێویستیاندا بنین ڕەوشی تەندروستیان زۆر باشە سوپاس بخوا باشە سەبارەت بە مردووان وتت نیمانە لە کۆی سوپاس بۆخوا و ئەوەی کە هەیە تەنها یەک نەخۆشیش چاک بۆتەوە بەڵێ یەک نەخۆش چاک بۆتەوە ئەوانی ترش شوێنی کەرنتینیان کوێ لە نەخۆشخانەی تایبەتان لە شوێنی دیکە دانراون شوێنی کەرنتینیان کوێ ئایا شوێنی پێویست هەیە لە کۆیە بۆی کاوانی تێدا بمێنەوە یان ژمارەکە تا چەند بڕوا کۆیە دەتوانێت نەخۆش لە نەخۆشخانەکانی خۆیان کەرنتین بکات بەڵێ ئێمە لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا ئێمە پلانی خۆمان هەبوو لە بەڕێوەبەرایەتی گشتی لەگە بەڕێز بەڕێوەبەری گشتی و لەگەڵ قایمی قەزای کۆیە و ئەوەی لیژنەیەکی ڕوبەڕوونەوەی کۆرۆناکە دروست بووە پلانی خۆمان هەبووە ئێستا ئێمە ئامادەکاری تەواومان کردووە ئینشاڵڵا کەسی تر توش بوو نابێت لەم شارە بەڵام ئێمە شوێن و جێگامان هەیە و نەخۆشخانەیەکیش لەلایەن خێرخوازان دروست کرابوو کە پێشتر دروست کراوە سنتەری مادی پێ دەڵێن سوپاسیانەکەین ئەوەش ئامادەیە 5 جیازی هەناسەی دەست کرد و جیازی مۆنیتەر و هەموو پێداویستە پزیشکەکانی لێیە ئەگەر خوا نەخواستە کەسێک حاڵەتی تێکچوو دەتوانین بیبین بوێ بەڵام ئێستا لە نزیک بەڕێوەبەرایەتی گشتی بینایەکی خۆمانەیە لەوێ ئەوانە داخل کراون و لای خۆمانن ڕەوشی تەندروستیان زۆر باشە سوپاس بۆ باشە چەند بێد هەیە وەکو بە زمانە تەندروستەکی خۆتان دەیڵێن چەند شوێنی خەواندنی نەخۆش هەیە لە کۆیە ئەگەر حاڵەتەکە زیاتر بکات و ئامێری دەستکرد و ئامێری هەناسەدانی دەستکرد و ئەمانە ئەگەر ئەو ژمارانەمان پێ بڵی سوپاس بەڵێ ئێمە ئەوەی ئێستا ئامادەمان کردووە نزیکی 50 بێدە ئیشەڵا ئەمان پێویستیان پێی نابێ بە زیاتر بەڵام ئەگەر ئەوە ڕێژەکە زیادی کرد دەتوانین نەخۆشخانەی هەی بە سوڵتان نەخۆشخانەی گشتی کۆیە ئەویش ئامادە دەکەین و دەکەینە تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا و تەواریەکە دەبینەوە شوێنەکەی ساڵانی پێشووی کە بینایەکی نەگونجاوە بە حەقەت بەڵام ئەگەر ناچاربین ناچارین بتوانین بەکاری بێنین تاکو ئەو ڤایرۆسە بتوانین کۆنتترۆلی بکەین لەو شارەش بەڕاستی ئەوەی کە ئێمە نیگەران کردو وەک تەندروستی من دەمەوێت هەموو بینەران و بیسەرانجویان لێبێ کە ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ نەکرا بۆیە ئەم شارە لە ناکاوێکاوە قوڵپەیەک وا پیشاندا کە زۆرترین ڤایرۆسی کۆرۆنای تێدایە ئێستا ئێمە ڕۆژانە تیمەکانمان زیاد کردووە ئەو بەرێکەوتوانەی کە لەگەڵ ئەم بەڕێزانە بوون فەحسیان لێ وەردەگرین دەیانێرینە سەنتەرەکان و بۆ تاقیگەکان دەیانێرین بۆ بەڵام ئەوانە ئێستا سوپاس بۆخوا ئەمڕۆ جوابمان درراوە 100 فەحسمان نێگەتیڤ دەرچووە ئەمە دڵخۆشکەرە ئێمە داواکارین هاوڵاتیانی شاری کۆیە و هاوڵیشتیانی بەرلۆی بچینە سەرەوەی کە چیتان لە هاوڵاتیانی شاری کۆیە ئەوێ دەمەوێت بپرسم ئێوە کە سەمپڵەکان نمونونەکان وەردەگرن لە کۆ فەحسەکانەکەن لە کۆیە ئامێری فەحسکردن هەیە یان دەبێ بینێرن بۆ شوێنی دیکە و ماوەی چەندێکی پێچێ فەحسەکان بەڵێ ئێمە سامپڵەکان کە وەردەگرین دەینێرین بۆ شاری هەولێر چونکە خۆتان نەزانم قەزای کۆیە سەر بە پارێزگای هەولێرە ئێمە دەیانێرین بۆ هەولێر بەڵام بەداخەوە لەبەر قەڵەباڵغی و لەبەر ئەوەی کە خەڵکێکی زۆر فەحس و سامپڵیان لێ وەردەگیرێت لە قەزایەکانی تریش بە 2 ڕۆژ و دانێک ڕۆژ و دانێک ئەوە جوابی سامپڵەکان وەرەگرینەوە باشە باست دەوە کرد کە ئێوە سەر بە پارێزگای هەولێر یەک زانیاری بە جەنابەت ئافۆم بکەیت ئافۆم کە یەک زانیاری بۆ جەنابەت لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتیەوە کتاب کراوە نووسراومان کردەوە بۆ جەنابی وەزیر کە جیازی ئەو مختبەریەمان بۆ دابین کە ئێمەش بتوانین لە شاری خۆمان بۆ ئەوەی ئەو فەحسە بکەین بەڵام تا ئێستا هیچ وەڵامێک نەبووە ئیشەڵا لە ئایندێش دەبێ هەوڵ دەین وەڵاممان هەبێت داواکارین لە وەزیریش وەڵاممان بداتەوە باشە لە کۆیە لە ڕووی کادری تەندروستیەوە کارمەندی تەندروستیەوە لە چه ئاستێکدایە دکتۆر و پزیشک و پەرستاری پێویستی لێیە بۆ یەگەر حاڵەتەکان زیاتر بوو
ڕوبەڕووی ڤایرەسەکە و چاودێری نەخۆشەکان بکەن؟ من دەمەوێت لە ڕێگەی جەنابتانەوە سوپاسی سەرجەم پزیشکان و کارمەندان و فەرمانبەران و تا کارگوزارەکانی دەرەوەش و تا پۆلیسەکانی سوپاسیان بکەین، چونکە ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی ترسناکە، ئەمانە بەبێ موچەی سەرڕای قەیران گیانی خۆیان بەخت کردووە. من بەناوی بەڕێز بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەرایەتی خۆشمانەوە دووبارە سوپاسی هەمیان نەکەین. دڵسۆزی ئەوان یعنی وای کردووە ئەگەر حکوومەت هەر چۆنێک بێ دەبێت بێتە سەرخەت موچەیان بۆ دابین کە بژێوی ژیانیان بۆ دابین بکە. بەداخەوە ئەوەی ئەمڕۆ ئێمەی نیگەران کردووە حکوومەت هیچ باکێکی نییە بەم میلەتە. یعنی ئەمە بەڕاستی ئێمە وەک پزیشکان و کارمەندان و فەرمانبەرانی تەندروستی زۆر فەرمانبەرانی تەندروستی لەکوێ 48 کاتژمێریان داناوە بۆی کە حکوومەت هێرێ موچەکانیان دابین بکە. ئەگەر ئەم فەرمانبەر و کارمەندانی تەندروستی ئیشەکانی خۆیان بەو جددیەتی ڕابردوو نەکەنەوە ئەو 48 کاتژمێرە تێببەڕێ و یعنی هەستەکەی کارەساتێک لەکوێ دروست ببێ خوانە خواستە ئەگەر کارمەندانی تەندروستی بیان و بکشێنەوە بۆ خزمەتی بەدڵنیاییەوە. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە تەمەنا دەکەین حکوومەت وەڵامێکی جددیمان بداتەوە بۆ ئەوەی کارەساتی مرۆیی و بڵاوبوونەوەی ڤایرۆس و کارمەندان و پزیشکانمان خاو نەبنەوە لەو خزمەتەی پێشکەشی دەکەن، چونکە ئەگەر ئەوانە خاو ببنەوە و لەو خزمەتەی پێشکەشی دەکەن بەڕاستی کارەساتی مرۆیی و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و بەریەکەوتنی خەڵک زۆر دەبێ. ئەمەش ڕێژەیەکی زۆر دەبێ ئەرکێکی قورسە بێ لەسەر حکوومەت، لەوانەیە کۆمەڵێک خەڵکی توش ببێ کە نیشانەی هەبێ، لەوانەیە مردوشی تێ ببێ. ئیشەڵڵا ئێمە تەمەنای ئەوە ناکەین بگەینەوە حاڵەتە. ئێمە 48 کاتژمێرمان داناوە بۆ حکوومەتی هەرێم، چونکە ئەمە دەمێکە بەسەر ئیداری تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی پشتگیریان دەکەن. ئێمە پشتیوانیانین، ئێمە پشتگیریان دەکەین بە هەموو شێوەیەک، چونکە ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک زەخت لە مۆزەف و فەرمانبەران بکەین، چونکە ئەمە ئەرکێکە لای حکوومەتی هەرێم دەبێت جێبەجێ بکە. حکوومەت کاتێک دەتوانێت ئەلەو پزیشک و کارمەندانە ئیزراعات بکە کە کەمترین مافی خۆیان کە موچەیە بۆیان جێبەجێ بکرێت. بەڵام ئەگەر جێبەجێ نەکات چۆن دەتوانێت؟ یعنی بابێک ئەگەر ئەولادەکەی خۆی بژێوی ژیان بە ئەولادەکەی خۆی دابین، چۆن بتوانێت بۆ ئەولادی هەستە لێوێ بڕۆ بوێ؟ ینی ناتوانانی. بەڕاستی ئێستا ئەم حکوومەتە بەداخەوە بێمتمانەیەکی وا دروست بووە لە نێوان هاوڵات، لە نێوان فەرمانبەران و حکوومەت. ئەمە نازانم حکوومەتە گوێی لێ نییە، خۆی بەکەڕ کردووە، نازانم چێ پشتیوانی کەتی تەندروستی دەکات لەکوێ. تۆ باست کرد یعنی جارێ باسی لایەنە حکوومەتی نەکەین کە ئێوە سەر بە تەندروستی هەولێرن. من دەمەوێت بپرسم خاوەن سەرمایەکان لە کۆیە، هێز و لایەنە سیاسیەکان چۆن پشتیوانتانن، هاوکارتانن، پێداویستیتان بۆ دابینەکان ڕێکخراوە ناحکوومیەکان؟ باسێکی ئاستی هاوکاریەکان بکەی بۆ تەندروستی کۆیە. ئێمە لە سەرەتاوە کە ڤایرۆسی کۆرۆنا بۆ زانیاری جەنابتان کۆمپانیایەکان لێرە دووسێ خێرەومەند هەیە، نامەوێت ناوی یەک بە یەک شەمووی بێنم، چونکە لەوانەیە حەز نەکەن هەندێکیان ئەوانە هاوکاریان کردین، بینایەکیان بۆ دروست کردوین ناوی سەنتەری مادە لە قەزای کۆیە. سوپاسیان نەکەین. وە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە هەندێک پارە دابین کرا بۆ جیازی ڤێنتیلێتەر کە جیاهناسەی دەستکردە بیکڕین لەگەڵ ڕێکخراوی مرۆیی مام، ئەوانی شەر هاوکاریان کردوین و چەندین ڕێکخراوی تر و هاوڵاتیش هاتوون هاوکاریان کردوین و لایەنەکانیش بەڕاستی هەموو لایەنە حیزبیەکان هاوکاری ئێمەن بێ جیاوازی، چونکە ئەگەر ئەوان و قایمقامێتی قەزا و هێزە ئەمنیەکان هاوکاریمان نەکەن بەتەنیا بە سەحا هیچ ناکرێ. ئێمە سوپاسی هەموویانەکەین. ینی بەڕاستی هەر کەسێک ئەگەر بە دەستکێشێک ئەگەر ماسکێکیش بێ هاوکاریمان کە ئێمە سوپاسیانەکەین. ئێستا تەندروستی کۆیە چی پێویستە؟ چی زۆر زەرورە بۆی دابین بکرێت؟ ئێمە ئەوەی داوامان کردووە ئێستا لەو وەزعی کە ئێستا ئێمە تێداین، داوای جیازێکی مختبەریمان کردووە بمانەوێ فەحسی خۆمان هاوڵاتیانی شاری کۆیە لە کۆیە بکەین بۆ ئەوەی ئەوەندی پێنەچێکە دەنێرینە هەولێر و ئەو ئیزدیحام و قەڵەباڵغی کە لەوێش هەیە. و داوامان کردووە لەلایەن ماسک و دەستکێش و هەندێک جلک و پێداویستی تر بۆ ئەوەی ئەمانەی کارمەندانەی ئێمە پزیشکانەی ئێمە کە دەستنە ناو نەخۆشەکان بتوانین سەلامەت بن.
بەڕاستی هەر کەسێک هاوکاریمان بکە ئێمە لە ڕێگەی ڕاگەاندنەکانی جەنابتانەوە سوپاسیانەکەین. باشە پەیوەندیتان لەگەڵ تەندروستی گشتی لە هەولێر و لە ڕووی دابیکردنی پێداویستەکانتان لەوێەوە و لە ڕووی ڕێگە کارژێڕی و ئیدارەکەەوە چۆنە ئەوان تا چەند پشتیوانتانن؟ ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر پەیوەندیمان باشە، بەڵام وەکو پێویست ناتوانن هاوکاری ئێمە بکەن لەبەرەوەی ئەوانیش ئێمەش وەکوان بەڕێوەبەرایەتی گشتین لە قەزا، یعنی ئێمە هەردوو لامان سەر بە وەزارەتی تەندروستین، داواکارین لە جەنابی وەزیر لە وەزارەتی تەندروستی، یعنی ئەوە نەمینێ یعنی لە بینی هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکان بێ جیاوازی بە هەمان پلان بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەکمان بتوانین ڕوبەڕووی ئەم ڤایرۆس و ئەم بەڵایە بینەوە کە لە کوردستان هەیە. من ئەوەی ئێمەی نیگەران کردووە وەک بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆیە بۆ بەرچاوڕوونی جەنابتان زۆر جار ئەم بازگەی دێگەڵە کە لە بینی کۆیە و هەولێر هەیە، پزیشکانمان کارمەندانی تەندروستیمان کە دێن بۆ دەوام هەندێکمان ماڵیان لە هەولێرە بەڕاستی ئەزێتیان نەدەن، زۆر جار ڕێیان پێنادەن، هەوڵەدەن لە ڕێی جەنابی محافز، لە ڕێی جەنابی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر، لە ڕێی جەنابی قایم قام بەردەوام ئێمە لە هەوڵین. ئێمە نامانەوێت ئەمە جارێک کە دووبارە بێتە چەندین جاریش باسمان کردووە، ئەگەر دکتۆرێک دێ بە سیارەیەکی ڕەقەمشینی تەندروستی یعنی چی ئیجاب دەکات و بێ ڕێی لێ بگری، ئەمە تەندروستیە و ڕەقەمشینە و حکومەتە، یعنی هیچ هەویەی ناوێت کە مادەم بە تەندروستی بوو ئەگەر هەویەشی لێوەربگریت و لە بازگەی حەقی خۆتە، بەڵام کە لە هەویەکەی نووسراوە پزیشک چ پێویستە تو بێ عەزێتی بدەیت پێی بڵێ بگەڕێەوە بچیە کۆی ناهێلین بێەوە داخلی هەولێربی. بەڕاستی ئەمە چەندین حاڵەت و چەندین جار ئێمە تووشی ئەوە دەبینەوە بە ڕێگای پەیوەندی و تەلەفۆنی ئەم کێشەمان حەل کردووە. داواکارین لە جەنابی محافز لە قایم قام ئەم کێشەیەمان بە زووترین کات بۆ حەل بکات. باشە ئێوە بە نووسراوی فەرمی داوای چارەسەریم کێشەیەتان کردووە یان تەنها بە دەمی و تەلەفۆنە تاوەکو ئێستا هەوڵەکانتان؟ بەڵێ ئەمە ناوی تاکو ئەو ڕۆژانەی پێشوو داوایان کردووە چەند کارمەند و فەرمانبەر و دکتۆرمان لە هەولێرەوە دێ ئەو ناوانە بدەینە بازگەی دێگەڵا. بەحقات ئەمەن ئەوە پێم ڕەوان نییە، یعنی کارمەندێک ناوی بنێرم بۆ بەڵەس ئەوی ڕێ پێ بدرێ بێ بکە باشە کاکا منیش سبێنێ دەڕۆم بۆ هەولێر، منیش بە ئیشی دایرە دەڕۆم بۆ لێر ناویشم لە بازگەی دێگەڵە نییە، سیارەکەشم ڕەقەمشینە، چی ئیجاب دەکا من دیسان تەلەفۆن بۆ جەنابی محافز و جەنابی قایمی قەزای کۆیە و ئەمانە بکەم. باشە ئێستا ڕەوشی قەزاکە چۆنە و پابەندی خەڵک چۆنە؟ خەڵک پابەند دەبێ بە ڕێنمایی و داواکانی ئێوەوە ماسک بەکارهێنان و دەستکێش بەکارهێنان بووە بە دیاردەیەکی وازەح کە ببینرێ لە کۆیەیە، ئێوە گرفتان لەگەڵ خەڵکا چییە؟ ئێمە سوپاسی هاوڵاتیانی خۆمانەکەین، داواکارین لێیان ڕێنماییەکانمان جێبەجێ بکەن. بەداخەوە ئەم 44 حاڵەتەی کە ئێستا لە قەزای کۆیە هەیە نیشانەی ئەوەیە کە ماسکیان بەکارهێناوە، نیشانەی ئەوەیە کە ڕێنمایە تەندروستەکانیان جێبەجێ نەکردووە. ئەمن ناتوانم ئەمە شتێکی هاشە هەڵنەگرە ناتوانم دیفاع بکەم لە هاوڵاتیان. ئێمە لەگەڵ بەڕێز قایمی قەزای کۆیە لە ڕۆژێکە کە عوتڵەش بوو ماسک و دەستکێشمان بەسەر پێداویستی پزیشکیمان بەسەر قەیسەری و بازار و شوێنە گشتەکانی کۆیە دابش کرد بەداخەوە کە گەڕاینەوە هەمووی لە باغەڵی داهاوێ و پێی فشەیە. ئەمەش وای کردووە ئەم هاوڵاتیانە تووشی ئەو ڤایرۆسە دەبن، ناچارین ئێمە بین کەرەنتینیان کەین بیاوینان پێداویستی پزیشکیان بۆ جێبەجێ بکەین. ئەمەش مەسرەفێکە لەسەر حکومەت، یعنی بەڕاستی ئەو بێمتمانەیە حکومەت وای کردووە خەڵک باوەڕی بە ڤایرۆسی کۆرۆنانیە. من ئێستاکە قسە لەگە جەناب دەکەم لەوانەیە کۆمەڵێک کۆمنتی نەشیا و بۆ من و جەنابت بێ، یعنی ئەمە بەداخەوە یعنی هاوڵاتیان ئاستی و شارەکەیان وایە دێ هجوومەکە وا دەزانێ من ئەگەر بەوە بێ ئێمەش فەرمانبەرانمان برسین، ئێمەش پێویستیمان بە موچەیە، بەڵام پێمان گوڵە هەستا من یەک زانیاری بە جەنابت بدەم. ئێمە کە 48 سەعاتمان داناوە لە تەواریک کۆیە کارمەندانمان بایکۆتیان نەکرد بەس بۆ حاڵەت تاریئە، لەبەر ئەوەی زگمان بە خەڵکی خۆمان سوتاوە. یعنی ئەوە نییە لەبەر خاتری حکومەت کابراما بێتەوە، بەس لەبەرەوەی خەڵکی شارەکەی و ئەمە چۆن گوتومە کاکە هەموو خزم و کەسب کاری یەکی
بچین با کەسێک کات چەقوێ کات شەڕە چەقوێکە مە قەزایە ئەنوا کێشەی لە دەبێت گوناحە کابرا بمرێ لەبەر چاومان دەبێت تەداوی عیلاج بکرێت ئەوە دەکەن یعنی ئەوە بەڕاستی هەمومانی نیگەران کردووە حکوومەت دەبێت بە جددی بێتە سەرخات یعنی بینیمان لە شەڕی داعش هەموو مانگان موچەی پێشمەرگەی دابینە کرد باشە شەڕی کارمەند و پزیشکی ئێستاش وەک شەڕی داعشە یعنی چی جابەکە بە 6 ڕۆژ جارێک موچەی بدەیت یعنی بۆ سبینە 8 ڕۆژە مقیم لە تەواریەکان بایکۆتی کردووە سبینە دەدەی دێتەوە دەوام 8 ڕۆژکە دیسان بایکۆتکە یعنی ئەمە زەرەرێکە هاوڵاتیان دەیکا وەک خودی شێوان نییە وەک خودی بەڕێبەتی گشتی ئێمە نییە ئێمە هەموو جێیەکانمان لێ ئاگادار کردوونەوە ینی جەنابی وەزیر ئاگادارشیروان یەکێک لەو گرفتانەی لە زۆربەی شوێنەکان پارێزگا گەورەکانیش هەیە یعنی گرانی دابینکردنی ئەم پێداویستیانی وەکو دەستکێش و ماسک و ئەمانەیە نرخەکانیان زۆرە لە کۆیش هەمان نرخەر بەو جۆرەیە یان لەوێ هەرزانە و خەڵک ناوێ مامەڵی پێ و بکا و بەکاری بێنێ و پابند بێ بەڵێ ئەمە ڕاستە لە هەموو کۆمپانیەکان یعنی لە هەموو ئافاتێک کۆمەڵی خەڵک قازانجەکە ئێستا بەداخەوە ئەوە کە سەری لەسەر نییە ڕاستە لێرەش گرانە بەڵام لەوانەیە لە شارەکانی تریش لە چاو شارەکانی تر هەرزانتر بێت چونکە کۆمپانیەکان دەبێت حکوومەت ئیجرئات لەگەڵ ئەمە بکە ئێمە وەک بەڕێوەبەرایەتیشی ناتوانین ئیجرئات بکەین بەڵام دەبێت حکوومەت سنوورێک بۆ دابنێ ماسکێک پێرێ بە 2000 بۆ ئێستا بۆتە 50000 نابێ بپرسیە لەکوێوە هاتووە ڕقابەکەی لەکوێیە یعنی حکوومەت دەبێت لیژنەی هەبێ بۆ ئەمانە ئێمە لە قەزای کۆیە بۆ خۆمان چەندین جاری شوێنەکانمان تەبلیغ کردووە بەڵام ئەم ئیجرئاتانە لای ئێمە نیە لەسەروی ئێمەوەیە بەڵێ دو قسەت کاک شیروان وەکو جەگدی بەڕێوەبەری تەندروستی کۆیە شتێکە زۆر گرنگ بێ بتەوێ بیڵی وەکو هەم ڕێنمایەکانیش دووبارە بکەیتەوە بۆ هاوڵاتیانی قەزای کۆیە چیت هەیە بیڵی بەڵێ ئێمە سوپاسی هاوڵاتیانی قەزای کۆیە دەکەین داوایان لێ دەکەین چەندین جاریش داوامان کردووە ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی ئەوانیش سەلامەت بن تیمەکانی ئێمەش ماندوو نەبن بەڕاستی تیمەکانمان ماندوون شەو ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیانن بۆ بێموچەیە و بەو قەیرانە ئێمە داواکارین هاوڵاتیان دەستکێش و ماسک بەکار بێنن بۆ شوێنە قەڵەبارغەکان خۆیان بە دوور بگرن بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواستە کەسێکیش ڤایرۆسەکەی گرت ئێمە بتوانین سەرچاوەکەی بدۆزینەوە بەداخەوە ئێستا لەم قەزایە سەرچاوەکانی دیار نییە نازانین چونکە ڕێی سەیتەرەکان هیچ شوێنێک دانەخرابوو مجرد کە بەس ڕێی هەولێر ئەفو داخرابوو کە ئەویش بە وەزعی کە بۆم باس کردی دەنا بۆ کەرکووک دەڕۆشتی احتیادی بوو بۆ سلێمانی بۆ ڕانیە بۆ هەر شوێنێک دەڕۆشتی لەم سنوورە ئاسایی بوو بۆیە داواکاری خەڵک سەفەر و سەردان کەم بکاتەوە تاکو ئەم بەڵایەمان لە یەقە دەبێتەوە ئێمە وەک تەندروستی خۆشحاڵ نین هیچ نەخۆشێک هەبێ یعنی با هاوڵاتیان باش ئەوە بزانن ئێمە حەز ناکەین کەس لە ئێمە کەرەنتین بێ یعنی تووشی کۆمەڵک ڕخنە بووین دەڵێ بە قەستی لە ژوورمانەکەن یان حکومەت موچە نادا ئیعلانی دەکا ئەوە ئێمە نامانەوێت ئەم درۆی لەگە هاوڵاتیانی خۆیان بکەین هاوڵاتیانی خۆمان بکەین ئێمە نامانەوێت ببینە وەساتێک لە بینی حکومەت و هاوڵاتی ئێمە دەمانەوێت متمانەیەک لە بینی تەندروستی و هاوڵاتی دروست بکەین بۆ ئەوەی خەڵک بتوانێت خۆی بپارێزێ بۆ ئەوەی ئازیزەکانمان لە دەست نەدەین ئێمە داواکارین لێیان ئەم جارە 600 جاری تریش هاوکاریمان بکەن دەستکێش و ماسک بەکار بێنن لە شوێنە گشتەکان خۆیان بە دوور بگرن و داواکاریشین لە حکومەتی هەرێم نەگاتە 48 سەعات داواکاری کارمەندانی تەندروستی و پزیشکان جێبەجێ بکرێ موچەیان بۆ دابین بکرێ ئەجینا کارەساتی لێ دەکەوێتەوە ئێمە پشتیوانیانین بە هەموو شێوەیەک چونکە کارمەندمان هەیە پارەی پێنە بۆ شیری منداڵی بکرێ من چۆن بتوانم بڵێم خۆت بگۆڕۆ بڕۆ ناو کۆڕۆنا و فەحسیە ئەو نەخۆشانە و بەرکەوتانم بۆ بکە بەڕاستی ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی کە بە هەموو شێوەیەک پشتیوانی پزیشکان و کارمەندانی خۆمانەکەین دەبێت حکومەت بە زووترین کات یعنی دەبێت ڕازگۆ بێ لەگەڵ میلەتی خۆی ئێمە بەشێکی میلەتین لەم حکومەتە دەبێت ڕەبێ ڕازگۆ بێ زۆر باشە بەڕێز شیروان جەلال جەگری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە کە ڕاستەوخۆ لەکەوێ لەگەڵمانە بووی سپاس بە هۆشداریکردن لە تەوەری دۆم سپاس بۆیەوەش کە بینەری بەرنامەی گەرما و گەرم بوون خواتان لەگەڵ